27 سی هەموو ڕۆژێک هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی شانۆ ناو دەبرێت کە شانۆکاران لە جیهاندا هەوڵ ئەدەن لەو ڕۆژەدا چەندین چالاکی یاخود بە چەندین کاری شانۆی ئەو ڕۆژە پیرۆستر دەکەن و هەروەها هەموو ساڵێک لە 27 سێدا لەلایەن شانۆکارەوە کارێکەوە یاخود لەلایەن با بڵێن ئەکتەرێکی دیار یاخود کەسێکی دیار لە بواری شانۆدا هەوڵ ئەدرێت کە پەیامێکی گشتی کە وەردەگێڕێتە سەر هەموو زمانە زیندوەکانی جیهان دەنووسرێت و بڵاو دەکرێتەوە. بگومان شانۆکارانی کوردستانیش و بە تایبەتی لە شاری سلێمانی لە هەموو ساڵێک لە 27 سێدا چەندین چالاکی و هەروەها چەندین دیبیت و کۆڕ و سیمینار ساز دەکرێت. بێگومان پەیمانگای هونەرە جوانەکان بۆ ئەم ساڵ واتە سبەینێ چەندین دیبیت و چەندین وەرکشۆپ و چەندین کۆڕ و سیمیناری جۆرە و جۆری دەبێت و هەروەها بەشی شانۆی بەڕێوەبەرێتی هونەری شانۆش سبەینێ سەعات 4 چەند چالاکیەک و هەروەها چەند نمایشێکی شانۆی شێبێت. بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی لە چوارچێوەی چالاکیەکانی یادکردنەوە و بەرزڕاگررتنی ڕۆژی جیهانی شانۆ 27 ئەم مانگا کە دەکاتە ڕۆژی یەکشەممە لە شاری سلێمانی چەندین چالاکی جۆرە و جۆر بەڕێوە دەچێت و پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی بەشی شانۆ نمایشی کارەکانیان دەکەن. کار و چالاکیەکان تایبەتن با بەشی شانۆ و چەندین چالاکی جیاواز وەک وەرکشۆپ و سیمینار و دیبیت لە خۆ دەگرێت و لە شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان یادەکە بەردەوام دەبێت.